خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم ڕۆژێکیان لەناو ئەسحابەکانە فەرمووی ئەتەدرونە مەل غیبە، فەرمووی ئەزانن غەیبەتکردن چییە؟ سەحابەکان فەرموویان الله ورسوله أعلم، خوا و پێغەمبەری خوا باشی لێزانن. فەرمووی ذیکرک ئەخاکە بما یەکره، فەرمووی ئەوەیە کە باسی برایەکی مسلمانت بکەی بە شتێک کە حەزی لێ نەکا. وتیان ئەی پێغەمبەری خوا قیل ئەفەڕەئەیتە ئین کان فی ئەخی ما ئەقول، ئەی پێغەمبەری خوا ئەی ئەگەر ئەو شتەی تیابێ، یعنی ئەو کەسەی کە من باسیەکەم بالضبط ئەوەی تیابێ، پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئین کان فيه ما تقول فقد اغتبته، ئەگەر ئەو شتەی تیابێ کە تۆ باسیەکەی ئەوە غەیبەتە، وئن لم يكن فيه ما تقول فقد بهته، ئەی ئەگەر ئەوەی تیا نەبێ تۆ بە درۆوە شتێکی بۆ هەڵبەسی، ئەوە ئەبێ بە بوختیان، ئەوە لە غەیبەت خراپترە. ڕەواه مسلم، ئیمامی مسلم ئەیگێڕێتەوە.